ئەها پیاوچاکی ئەفەرمێت 40 ساڵ لە ڕێزی یەکەمان نوێژمەکە ڕێزی یەکەم ئەفەرمێ ڕۆژێ لە ڕێزی یەکەمان نەبووم سێرەکەم کەسێکی تر مسلمانێکی تر لە پێشمەوەیە حەزم نەئەکرد ئەو لە پێشمەوە بێ ئەڵێ زانیم ئیخلاسەکەم خەلەلێکی تایە چونکە کەسی ئیماندار تەنها خۆی ناوێ هەموو ئومەتی ئەوێ دڵی ئومەتە دڵی زۆر گەورەیە ئەفەرمێ أولا إخلاص ووسطا إخلاص وآخرا إخلاص إنسان سرتاي كردوي ناوراسي كردوي أخيري كردوي دواي كردوي أبي أقاي الإخلاصي بخوا كردوي واهي لبرخاتي خوائكي دواي أولا منتأكي بشي خواتي أنا هياليتو كردوي هيا لناوراسوا لتيكا تشير رقاكا رقاي شتر أقري تبر چەند داعی بانخواس هەبوون نەمان ڕێیەکەیان لێ تێکچوو چەند مەلا هەبوون زۆر لە ئێمە پیاوتر و باشتر و چاکتر و ڕێیەکەیان لێ تێکچوو بۆیە ئەوەڵەن ئاخر و ناوەڕاست ئاخر و ئەخیرەن و ئیخلاص ئەخیرەنیش هەر ئیخلاص والله لە سەرە مەرگە لە کۆتایی حیاتە ئەبێ ئەگەو لە ئیخلاصە بێ ئەگەو لەو نیەتەوە بێ بە نیەتێکی زۆر جوانەوە بەرامبەر بەخوا گیان بڕۆین